دەکەن نایانەوێ هەتاو هەڵبێ لە دارستانی ئاوێنە کۆتری ئاشتی ئەخرە بگرێ خەونی مناڵانی دەریا دایکی ئاوارە هەنێژن کێ دەتوانێ لەم وڵاتە ڕێ لە باران و گوڵ بگرێ کێ دەتوانێ لەم وڵاتە ڕێ لە باران و گوڵ بگرێ تفەنگی دەستی تۆ لان کەوت لایە لایەی بۆ دەخوێنی هانیشتمان لە باوشدا هەتا کازی وەدەبنوێ هەندەکانت دەڕووبارن لە خاکی جا سرودەوێن تا خاکی سووری نیشتمان لەم پاییزە گوڵ بگرێ تا خاکی سووری نیشتمان لەم پاییزە گوڵ بگرێ دشمنی دیرین برزی بالات زامدارکا ئەڵێ دەریای تو ماسی سوور لە باوشدا ئۆخرە دەگرێ تاڵ بەتاڵێ قەی خاوت کە زەنگی خۆری شەوگارن تۆ شۆڕەبیت مەل دەزانێ شۆڕەبی بە پێوە دەمرێ تۆ شۆڕەبیت مەل دەزانێ شۆڕەبی بە پێوە دەمرێ خەونەکانت باڵا دەکەن ڕێگەی لە فاوی مەرگەگرن تا تو بووی تو پەپولە بێ ڕۆحی ئازادی نامرێ تا تو بووی تو پەپولە بێ ڕۆحی ئازادی نامرێ تا تو بووی تو پەپولە بێ ڕۆحی ئازادی نامرێ تا تو بووی تو پەپولە بێ ڕۆحی ئازادی نامرێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاوی گەرمی ئێوەتان پێشکەش بێت. ئەمڕۆ هەفتەی ڕەتبەر 1401 هەتاوی بەرامبەرە لەگەڵ 9 ئۆکتۆبری 2022 زاینی. وەکو ڕۆژانی پێشوو لە خزمەتتانداین لە بەرنامەی ڕاستەوخۆ بۆ ڕۆماڵکردنی هەواڵ و راپۆرت لە ناڕەزایەتی و خۆپیشاندانەکانی دژ بە کۆماری ئیسلامی لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە. ئەمڕۆ 24مین ڕۆژی ناڕەزایەتی و خۆپیشاندانەکانمان بردەبەر. ئێستا لە زۆربەی شارەکانی ئێران و کوردستان ناڕەزایەتیەکان درێژەی هەیە. لە سنە، لە تاران، لە زۆربەی زانکۆکان، لە زۆربەی مەدرسەکان ئەو گەنج و لاوانەی بەتایبەت کچەکان بەلابردنی ڕووسەری جارێکی تر نابۆ حیجابی ئیجباری و بە شوعاری ژن ژیان ئازادی هاتوونەتە ناو حەوشەی مەدرسە و زانکۆکان و شوعاری دژی
نظامی کۆماری ئیسلامی دەدات. دوێنێکە لە ئاستی بەرینێکی جەماوەری لە سەراسەری ئێران و بەتایبەت لە کوردستان خرۆشانێکی جەماوەریمان بینی. خەڵک هاتبوونە سەر شەقام، زۆربەی زۆری هەرە زۆری خەڵک و کارشناسانی سیاسی و ئەوانەی بە قەولێک دەستیان بەسەر ئاورا هەیە لە دنیای سیاست باسەوە دەکەن کە هاوشێوەی قیام و ئینقلاب و شۆڕش بووە. سەر خیابانەکان بە شێوەی گشتی ئاگر و بەرد و لە بەرامبەرە هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی بە گولە و ئاوەر جوابی خەڵکیان نەداوە. لە شاری سنە چەندین لاوی خوێنگەرم بوونە قوربانی و گیانیان لە دەستا بەدەست هێزەکانی سەرکوتگەری ڕەژیم. لە تاران، لە کەرەج، تەبرێز، شیراز، مەشهەد، مەهاباد، هەموو شار زانکۆ، مەدرەسە، شوێنی کار، خیابان، شەقام، کۆڵان، هەموو خەڵک خرۆشا بوون، هاتبوونە سەر شەقام و بە یەک دەنگ و بە یەک دروشم هاواریانە کرد نابۆ کۆماری ئیسلامی، بڕۆ خێت دیکتاتۆری کۆماری ئیسلامی، ژن ژیان ئازادی، نابۆ حیجابی ئیجباری، بەڵێ بۆ ژیانێکی باشتر، بەڵێ بۆ کار، بەڵێ بۆ نان، بەڵێ بۆ ئازادی، بەڵێ بۆ هەموو ئەو دروشمە ئینسانیانەی کە دوێنێکە لە سەر شەقام خەڵک بەگشتی هاواریانە کرد. لە ناو دروشمەکاندا ئەو دروشمانەی کە دنیایەکی ئینسانی و بە دوور لەو چەوسانەوە خواستی سەرێکی بوو بە گولە لەلایەن دەسەڵاتەوە جواب دراوە. دوێنێکە زۆر هەواڵ و راپۆرتمان لەبارەی خۆپیشاندانەکانەوە بۆ هات، بەتایبەت لە شاری سنە هەر ئێستاکەش خەڵک لە ناو شارە. ئەمڕۆ هەلیکۆپتەر بەسەر ئاسمانی سنەوە گەڕاوە و بۆ شناساییکردنی خەڵکانێکی ئەجگار زۆر بریندارن، خەڵکانێکی ئەجگار زۆر دەست بەسەر کراون و لە ناو زیندانەکانان. بەڵام خەڵک نەترسانە، چاو نەترسانە و بوێرانە هێشتا دێنە سەر شەقام، بڕیاریان داوە ئەم شۆڕشە بە ئامانج بگێنن. ئێمە ئێستا هاوڕێ زانا سەعیدیمان لەگەڵا. هاوڕێ زانا سەعیدی لە بەشی هەواڵ و لە کۆمەڵە میدیا نێتوۆرک حتمەن ئاگاداری هەواڵ و راپۆرتەکانی ئەمڕۆشەیە، با ئەو بەوردی ئاگادارمان کاتەوە. هاوڕێ زانا سڵاو لێبێم، کاتت باش، سپاس بۆی کە لەم بەرنامە بەشداری لەگەڵمان. سڵاو بۆ ئێوەش هاوڕێکۆی خۆشەی زوە هەروەها بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە خزمەتانە. ئاگاداری کە ئەمڕۆژ ناڕزایەتی و خۆپیشاندان لە ئاستی زانکۆکان و مەدارس و تا حدێکیش لەسەر شەقام ئەندرێژێ هەیە. دوایین هەواڵ و زانیاری جەنابەت چییە؟ وەڵا حقیقەتەن هاوڕێ ئاکۆشتەیە کە ئەمڕۆ زۆر ینی جێگای سەرنج بۆ ئەو بوو کە بۆ یەکەم جار کۆماری ئیسلامی لە پارێزگای کوردستان ئەمڕۆی مەدارس و زانکۆکانی بە بۆنەی لەدایکبوونی محەممەد پێغەمبەری ئیسلام بە ڕەوایەتی ئەهلی سونەت تعتیل کردیان. ئێمە زۆر جالبە دیارە نیشانەدە کە کۆماری ئیسلامی لە ترسی ئەوەی کە قوتابیەکانی زانکۆ و قوتابیەکانی قوتابخانەکان نێنە سەر شەقام دووبارە دروشم نەڵێنەوە بە دژی کۆماری ئیسلامی، ئەم مناسبەتەی کردە بیانوویەک بۆ ئەوە زانکۆکان و قوتابخانەکان دابخات. و هەر لە سەر لە بەیانیەوە ئێمە وێنە و هەواڵمان پێگەی لە شارەکانی بانە و مەریوان و هەروەها لە زۆرێک لە ناوچەکانی کەرەج کە مانگرتنی بازاڕیان بەردەوام بوو. هەواڵێکیش بڵاو بوو، ئەلبەتە وێنەکەشی گەیە دەستێمە کە خەڵک لە ناوچەکانی پیشەسازی لە شاری سنە بازاڕیان و خاوەن کارگاکان ئەوانیش هاتبوونە سەر شەقام و بە دروشمی بیبەسە داوایانە کرد لە دوکاندار و بازاڕیەکان کە دوکان و بازارەکانیان دابخەن. هەواڵێک کە کەمێک پێش ئێستاگەی بەدەستمانەوەیە کە لە زیندانی لاکانی ڕەشت زیندانیەکان شۆڕشیان کردووە و پەیوەست بوون بە شۆڕشی خەڵک لە دەروی زیندانەکان و دروشم دەڵێنەوە و هێزە سەرکوتکەرەکانیش ئێستا
لە هەم هێزەکانی ناو زیندان هەم هێزی یارمەتی دەریشیان بۆ ڕۆیوە کە ئەم شۆڕشەی لە ناو زیندانی لاکانی ڕەش سەرکوت بکەن و خەڵکیش هەر ئێستا خەریکن بەهانای زیندانیان لە زیندانی لاکانی ڕەشەوەڕن هاوشێوەی ئەوەمان ئێمە لە نۆی ڕازبەرە ینی حەوەش ڕۆژ پێش ئێستا لە مانگرتنەکەی نۆی ڕازبەرە لە زیندانی شاری سنە بوومە ئەویشەوە بوو کە زیندانیانی بەندەکانی پویەش شۆڕشیان کردبوو هەرچەند دەرگای بەندی پویەشی دووکە زیندانیانی سیاسی لەویابوون بەداخەوە هەر نەکرایەوە ئەوان نەیانتوانیوە دوجاریش زیندانیانیان سەرکوت کرد هەر ئێستا هاوڕاکۆ لە شارەکانی سنە مەهاباد لە گەڕەکی ئەشرەفی ئیسفەهانی تاران لە نازیابادی تاران خەڵ لەسەر شەقامن و دروشم ئەڵێنەوە ئەو ڕۆژ لە چەند شاری کوردستان وەکو سنە مەهاباد پیرانشار و سەقز چەند لاوێک کە ویستویانە بڕۆنەوە ماڵەوە یا لە ماڵەوە بوون لەلایەن هێزە ئەمنیەتەکانەوە ڕفێنراون و دەست بەسەر کراون لە جوان ڕۆژ مدیری مەدرسەیەک دەست بەسەر کراوە لەلایەن هێزە ئەمنیەتەکانەوە و ئەوەیش بڵێن کە بارودۆخی ئینتەرنێت و دەستڕەسی بە ئینتەرنێت ئێستا لە ئێرانە زۆر خراپە و ئینتەرنێت مەحدود کراوەتەوە هەرەوە بووەتە هۆی ئەوە کە زۆرێک لە هەواڵەکان مەسەلەن ئێستا لە شارەکان ئەبینی زۆرێک لە شارەکان ئێستا خەڵک لەسەر شەقان و بەڵام هەواڵ و وێنەکانی ئاخری شەو یا سبحارگاتە دەستی ئێمە بۆیە من ئەگەر کات بوو لە درێژەی ئەم بەرنامە ئەگەریشنا لە ڕێگای تۆڕی کۆمەڵە میدیان نێتوەرک و هەروەها وێبسایتەکانی کۆمەڵە و CPI و سایتی پەیام ئێمە هەوڵە دەین ئەم هەواڵانە بگەینە گوێی بینەران و بیسەرانیان بەرنامە زۆر ساڕێزانای خۆشەویست حتمما ئەگەر ئێمەش کات هەبوو دێنەوە بۆلات هەڵبەت بینەران حتمما بۆیان ناوێکی ئاشنایە کۆمەڵە میدیا نێتوەرک هەم لە ڕێگای تەلەگرام هەم لە ڕێگای تەلەڤیزیۆن فەیسبوک و تۆڕە باقی تۆڕە کۆمەڵایەتەکانی تر ڕۆماڵی هەواڵ و راپۆرتەکان بەگشتی و بە تایبەت ناڕزایەتیەکانی ئەم دوایانەی ئێرانەکات سەردانی کۆمەڵە میدیا نێتوەرک بکەن زۆر سپاس هاوڕێزانە حتمما ئەگەر مەجال هەبوو جارێکی تر مزاحمە دەبینەوە زۆر سپاس بۆ بەشداریت سپاس بۆیەوە هەوڵاتە بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوەی کە بیستان لە زمانی هاوڕێزانە دوایین زانیاری لەسەر بارودۆخەکانی ئەمڕۆی ناڕزایەتیەکانی ئێران بوو هەروەکو هاوڕێ زانە شارەی پێکرد زیندانی لاکان لە ڕەشت دەستی داوەتە قیام لە ناو زیندانە خەڵکانێکی زۆر بەرەو ڕووی زیندانەکە دەڕۆنە کە بیانەوێت لە بەردەم زیندانە خۆپیشاندان وەڕەخەن و پشتیوانی خۆیان لە زیندانی لاکان لە ڕەشت بکەن ئێمەکمان بۆ هاتووە باسی شاری سەقزەکات ئەڵێ خیابانەکانی شاری سەقز شارێکی تر خرۆشاون و گەنجان و لاوانی شۆڕژگێر لە شاری سەقز ڕژاونەتە سەر شەقام و هەر ئێستا خۆپیشاندان وەڕێەکەن و هەم بە ماشین هەم بە کچ و کوڕی ئەو لاوە ڕژاونەتە سەر شەقام لە شاری مەهاباد لە شاری مەهاباتیش هەواڵمان بەدەستگەیشتووە کە خەڵک ڕژاونەتە سەر شەقام ئەوەی کە هاوڕێزانە باسی کرد ئادرسەکانی داد هەر ئێستا هەم بە ویدۆش یەکدانە ویدۆمان بۆ هاتووە کە ئاوریان کردوەتەوە لەسەر شەقام بە دروشمی ژنجیان ئازادی و نابۆ دیکتاتۆر دژی هێزە ئەمنیەتەکان وەساونەتەوە لەسەر شەقام لە شاری سنەش هەروەکو ڕۆژانی ڕابردوو اعتراضات بەردەوامە ئەو فەزایە لە ڕۆب و وحشەت کە لە دوێنێکەوە چ لە زمان فەرماندەهانی انتزامی و ئەمنیەتی بە تایبەت لە شاری سنە لە هەڕەشە و لە تەهدیدی خەڵک کراوە و هەم بەو کردەوانەی کە لە دوێنێکەوە بە کوشتار و بریندارکردنی خەڵک بردویانەتە پێشێ و بە گەڕانی هەلیکۆپتەر بە ناو ئاسمانی شاری سنەدا ئەمڕۆ ویستویانە فەزایەک لە وحشەت و لە ڕۆب دروستکەن بەڵام گەنجان و کچانی شۆڕژگێر لە شاری سنە هەر ئێستاش چاونە ترسانە هاتوونەتە سەر شەقام درێژە بە ناڕزایەتیەکان دەن
بۆ هەڵسەنگاندنی ئەم بارودۆخە و بەتایبەتی وەزعیەتی ناڕازایەتی و ئاعتراز لە کوردستان هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە دەبێت ئەوڵی کۆمەڵەمان لەگەڵایە. هاوڕێ ئیبراهیم ئەم کاتت باش، سپاس بۆی کە بەشداریان بەرنامە بووی. هەموو کاتێکتان باش و سڵاو هەیە بۆ ئێوە بۆ بینەرانتان. سپاس هاوڕێ ئیبراهیم. ئاگاداری بارودۆخەکە هەیت وەزعیەتی شاری سنە لە دوێکە و لە ئەمڕۆ هەر ئەمڕۆش مەهاباد و سەقز و هەندێک ناوچەی تر هاتوونەتە سەر شەقام. بە تایبەتی دوێنێکە کوردستان بە شدت ملیتاریزە بوو، گەنجان و لاوانێکی زۆر لەوێ گیانیان لە دەستدا بریندار کران، دەست بە سەر کران. حەزەکەم هەڵسەنگاندنی جەنابەت بزانم بۆ ئەم بارودۆخە بەگشتی و بە تایبەتی لە کوردستان. پێش هەموو شتێک زۆر بەداخەوم بۆ ئەوەی کە ژمارەیەک لە لاوانی خوێنگەرم و تێخۆشەری ئەو وڵاتە گیانی خۆیان لە پێناوی ئازادی و ژیانی باشتر بۆ کۆمەڵانی خەڵک هەموو کوردستان و ئێران بەخت کرد. سەرخۆشی دەکەم لە نەماڵەکانیان و هاوخەمی خۆم و هەموو هاوڕێیان دەردەبڕم بۆ ئەم جنایەتانەی کە سامی خۆڵخاندی بۆ ئەو گیانە ئازیزانەی کە بەخت و ژمارەیەکیش بریندارمان بۆ هیوادارم هەر زووتر ئەوانیش چاک بنەوە. ئەوەی کە لەم یەک دوو ڕۆژدا ڕوویدا ئەمە بەشێکە لە شەپۆلێکی گەورە کە سەرتاسەری کوردستانی داگرتووە، شەپۆلێک کە لە کوردستانەوە چەخماقەکەی لێدرا و هەموو کوردستانی داگرتەوە، هەموو ئێرانی داگرتەوە و ئەمە شانازیەکە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان کە خۆیان لە بۆ هامۆخیەتێکدا دەبینن کە بوون بە سەرقافڵەی خەباتێکی عادڵانە و شۆڕژگەرانە لە هەموو ئێران. زۆر جار دەبیسترا لە کوردستان کە دەیان کۆ ئێمە تەنیاین، خەباتی ئێمە تەنیایە، خەڵکی هەموو ئێران بەدەمانەوە هاتون لەگەڵ ئەوەشدا کە دەمانزانی کۆمەڵانی خەڵکی ئێران بەدڵ لەگەڵ خەڵکی کوردستانن، بەڵام ئەو هەستە لە ناو کوردستاندا پێک هاتبوو کە گۆیا خەڵکی کورد تەنیایە. خۆشبەختانە ئێستا دەبینین کە ڕنگدانەوە و دەنگدانەوەی خەباتی خەڵکی کوردستان لە هەموو ئێران لە بەلوچستانەوە تا تاران و تا خوزستان و تا هەموو شوێنەکانی ئێران دەبیسترێ. ئەوە خۆی دەستکەوتێکی گەورەیە بۆ پێشکەوتنێکی گەورەیە. ئەوەی کە من دەمەوێت بڵێم ئەوەیە کە کوردستان ئەگەر تایبەتمەندی هەبووە تا ئێستا دەبێت ئەو تایبەتمەندیانەی خۆی بپارێزێ و بەهێزیان کە و هەوڵ بدا ئەو تایبەتمەندیانەی بگوازێتەوە بۆ باقی شوێنەکانی ئێران. ئەو تایبەتمەندیانە چ بوون و چین؟ یەکێک ئەوە کە خەبات لێرە لە کوردستان خەباتێکی ئاگاهانە و وشیارانە بووە، یعنی بۆ معنایە خەڵک زانیوانێت کەی و دەبێت چ بکەن و وشیارانە دەستیان داوەت حرەکەت ئەگەر مانگرتن بۆ ئەگەر خۆپشاندان بۆ ئەگەر هەر ئەکسیۆنێکی دیاریکرااو بۆ لە توی ئەو چ ساڵەدا لە دژی جمهوری ئیسلامی هەمووی مۆرچێکی لە ئاگاهی و لە وشیاری پێوە دیار بوو. ئەوە دەبێت بزانین کە ئەم تایبەتمەندی خەبات لە کوردستان دەبێت پارێزین و ئێساش دەبێت بزانین کە وەختی بڕیار دەدەین بۆ کارێک بۆ حرەکەتێک بۆ هەماهەنگی لەگەڵ کارێکی دیاریکراوی کە باقی شوێنەکانی دیکەران هەیە دەبێت مۆرکی ئەو ئاگاهەیە پێوە بێ بزانین لە کەی وەچ دەبێت دەست بدەینە چه ئەقدامێ. ئەوە تایبەتمەندێک بوو. تایبەتمەندێکی دیکە ئەو بوو کە خەبات لە کوردستان تا ڕادەیەکی زۆر ڕێکخراو بووە، سازماندراو بووە و ئێمە دەبێت ئەو تایبەتمەندیە لەو خەباتی سەرشەقام و خیابانی و شێوەکانی زۆرادۆری خەبات کە ئێستاش لە کوردستان لە کاردا دەبێت و تایبەتمەندیە بپارێزی. دەبێت بڕۆین بەرەو ئەوە کە هەر هەنگاوێکمان هەر ڕۆژێک لە خەباتمان نەتیجەکەی ئێوارەکەی هەنگاوێکیش بێ بەرەو ڕێکخراوتر بوون، هەروەکو چۆن هەنگاوێک بێ بەرەو وشیارانەتر بوون و ئاگاهانەتر بوون، هەنگاوێکیش بێ بەرەو ڕێکخراوتر بوون. ئەگەر مەسەلەن خەڵکی گەڕەچێک جوانانی گەڕەچێک دەست دەدەنە خۆپشاندانێکی شەوانە خۆپشاندانێکی ڕۆژانە دەست دەدەنە حرەکەتێک کە ئەوان معمولەن لە مەحەلدا و خۆیان بڕیاری لەسەر دەدەن و خۆیان تەسمیم دەگرن کە کەی و چ بکەن. ئەوە دەبێت نهایەتەن ئێوارەکەی سبەینەکەی ڕۆژی دوایەکەی دەبێت جۆرێک لە ڕێکخراوبوون، جۆرێک لە هەمبەستەبوونی زیاتری بدواوە بێ. بۆیە ئێمە دەبێ بڕۆین بەرەوەی کە ئەگەر لە گەڕەشی
محل مثلا بۆ نمونە لە شاریسنا 40 ساڵەوە پێ 2 ساڵەوە پێش سنەتی پێکێنانی بنکەی گەڕەکەکانمان بۆ شورای گەڕەکەکانمان بۆ ئێستا هەر ناوێکی لەسەر بێ یا هەر شقێک وەلی ئەوەی کە مهمە ئەوەیە ئەو سنەتە بەردەوام بوو ئەو سنەتە دەبێت سنەتی ڕێکخراو بوون بەردەوام بێ و ئێمە بتوانین وەختێک کارنامەی حرەکەت و خەباتی هەر ڕۆژێکمان دەخوێنینەوە بتوانین پوانێکی مثبت لە دەفتەری یادداشتێکی ڕۆژانەمانی لە زێنی خۆماندا سەبتکەین کە هەنگاوێک چوین بەرەو ڕێکخراوتر بوو تایبەتمەندێکی دیکەی خەبات لە کوردستان جەماوەریتربوونی بوو جەماوەریبوونی بوو و ئێمە دەبێت ئەو تایبەتمەندی بپارێزی ئێمە کۆمەڵی قارەمانی لە هاتوونین کە کەوت بووینە پێشەنگی جەماوەر و گیان فیدایی بکەین تا جەماوەر و خەبەر بێن ئێمە لە دەرگەی خەباتی جەماوەری و خەبەر هەستاوی کۆمەڵە خۆی بەرهەمی خەباتی جەماوەری بۆ لە ساڵی 1657 تشکیلاتی کچکۆڵە بۆ لەو ساڵەدا لە دەرونی خەباتی جەماوەریدا بۆتە کۆمەڵەیەکی کە ساڵانی دواتر بوتنەوەی شۆڕجەرانی کوردستانی هدایەت و ڕێبەری کردو ئێستاش دەبێت ئەو تایبەتمەندیە پارێزین ینی هەر حرەکەتێک کە دەیکەین دەبێت مۆرکی جەماوەری بوون پێوە یار بێ یعنی بتوانین جەماوەری تریکەینەوە بۆ ئەوی کە بتوانین جەماوەری ترکەینەوە دەبێت ئەو دروشمانە هەڵگرین ئەو ڕەوشانە ڕەساوکەین کە جەماوەر بتوانن هەڵیگرن جەماوەر بە ڕنگدانەوەی ئاوات و ئارزوەکانی خۆیان بزانن جەماوەر بۆیان ئاسان بێ کە پێی پەیوەست بن دەبێت ڕێگای پەیوەستبوونی جەماوەر بۆ هەر حرەکەتێک بۆ هەر پلانێک کە دایدەڕژێن ڕێگای پەیوەستبوونی جەماوەر بۆ حرەکەتە هەموارکەین ئاسانی کەینەوە ئەمانە ئەو تایبەتمەندیانن کە ئێمە لە کوردستان بوومانەوە من بەخۆشیەوە دەبینم کە لەم ڕۆژانەدا مۆرکی ئەم سێ تایبەتمەندیە ینی وشیارانە بوون ڕێکخراو بوون و جەماوەری بوون بەو حرەکەتانەی کە لە کوردستان بەڕێوە دەچێت بۆ ئەنەوە دیارە بەڵام ئەوانە هێشتا کافی نییە هێشتا بۆ ئەندازی کە پێویستمانە هێشتا هەموو هەڵسوکەوتەکانمان مۆرکی فکرکراو بوون و ئاگاهانە بوون و شارەبوون بووی بەتەواوی پێوە دیار نییە هێشتا بە تەواوی ئەو تەرزەی کە پێویستە بەرەو سەرکەوتن ومان بەرەو نزیکمان کاتەوە سەرکەوتن ڕێکخراو نییە و هێشتا جەماوەرێکی زۆریشان کە پێیوەست نەبوو ئەوانەیە کە دەبێت ئەمە لەو ڕۆژانەدا زۆر بدقت سەرنجیان بدەینەوە بۆ ڕەخسەکانت پێ بڕم باسی ئەوەت کرد کە مۆرکی پێوە دیارە و بەڵام هێشتا هەموو ئەو تایبەتمەندیانەی کە جوڵانەوەی شۆڕجێرانەی کوردستانی پێناساکرێت لە ڕابردووە تایسا بەم حرەکەتە ئاعترازیانەوە دیار نییە ینی کەم و کەسری هەیە چی بکەین بۆی کە باشتری بکەین چی بکەین بۆ ڕێکخراوتری بکەین ئەرکی هێزە سیاسیەکان و ڕێکخراوە کۆمەڵایەتیەکان لە ناوەوە چییە بۆ ئەمە وەختێک بندەڵم هێشتا مانای ئەوەیە پێم وایە بۆ سەرکەوتن هێزێکی زۆرتر و بەسیجێکی گەورەترمان دەبێت ئەوە پێویستەوە هەروەها هەماهەنگێکی زۆرتریشمان دەوێت لەگەڵ باقی شوێنەکانی کە ئێران ئێمە بە هیچ جۆری لە جۆرەکان نابێ خەباتی خەڵکی کوردستاندا ببڕین لەوانەی کە لە شوێنەکانی دیکەی ئێران لە گۆڕدایە دەبێت جۆری لە هەماهەنگی دەبینی ئەوەی کە لە کوردستان لە ڕێدایە دەگوزارێەوە ئەوەی لە دەرەوەی کوردستان و لە تاران شارگەورەکانی دیکەران دەبێت جۆری لە هەماهەنگی لەبینی ئەواندا پێکبینی من بەبەستم ئەوەیە کە هێشتا لە ئاستی تەوەقع ئێمەدانە بەڵام پێم وایە ئەوەی کە دەبێ بیکەین ئەوەیە کە دەبێ گوێ بدەین بە ڕێنوێنیەکانی ئەو ڕێبەرانەی کە لە مەحەلدا هەمانە ئەو تێکۆشەرانەی کە لە مەحەلدا هەن و خەڵک متمانیان پێ دەکەن و بە ئەزمونن و لە کوورەی خەباتی ئەو ساڵی کوردستاندا پەروەردەبوون دەبێت گوێ بدەین بە ڕێنوێنەکانی ئەوان مەسەلە کولەن ئەوەیە کە هەموو فەرمانێک هەموو بڕیارێک لەسەرەوە و لەلایەن ئێمەوە لەلایەن حزبی سیاسیەوە دەرناکرێ ئەوەی کە ئێمە دیاری دەکەین ئەوەیە ئەو تەجربەیە بەندی ئەو تەجربەیە پێشکەش بکەین کەموکۆڕەکانی بخینە بەرچاو بەڵام ئەوەی کە مهمە بۆ ئەوەی کە ئێوە کوتان بۆ ئەوەی دابین بێ ئەوەیە کە ئەو تێکۆشەرانە وەزیفەی خۆیان بناسن وەزیفەی خۆیان بناسن چەندین لایەنی هەیە لایەنێکی ئەوەیە کە لایەن چێ خۆیان پارێزن
پاراستنی ینی لە هەمان کاتدا کە لە جەرگەی خەباتەکەدان خۆیان پارێزن نەکەونە بەر تیری دوژمن و هەوڵ بدەن تەلەفاتی خەڵکیش کەم بێتەوە ئەوەی کە ئێمە دەمانەوێ ئەوەیە کە هەم بەردەوام بین و هەم خسارەتیش کەمتر بدەین بۆ ئەوە احتیاجمان بە ژیرەیەک هەیە کە لە مەحەلدا دەتوانن بینن ئەوەی کە مهمە ئەوەیە کە وەختی واسی عنسوری ئاگاهی دەکەین ئەوەیە کە کەمترین ئیحساسات بەسەر حرەکەتەکانماندا زاڵ بێ زۆرترین وشیاری و زۆرترین تەسمیمی و بڕیاری ئاگاهانە و بیر لێکراو ئەوە فقط دژمن ممکنە تووڕەمانکە دژمن ممکنە ئیحساساتمان هەڵخڕێریە دژمن زۆر پیلانی دیکەی لەو نوعی لەسەر دژمن ممکنە بەمان کاتە ڕوبەڕووبوونەوەیەکی زوودڕەس ڕوبەڕووبوونەوەی کێشە خۆمان بە ئامادە نەکردووە دێ بزانین کەی دەبێ ئەمە چ کارێک دەبێ بکەین ئەوەیە ینی کە دەڵم ئەگە بمانێ عنسوری ئاگاهی و عنسوری ڕەهبەری و عنسوری ڕێکخراوبوون ئەوە بە هەموو کارێکماندا دیار بێ ئەوە دەبێت پشت ببەستین بە ئەزمموی 43 ساڵی کۆمەڵە لە کۆمەلگای کوردستاندا و ئەمڕۆ خۆشببختانە ئەو ئەزمونە پشتیوانیی دەورەی سەراسەری لە هەموو ئێرانیش بەدەستێناوە بۆیە من لەو باوەڕدام کە زەمینە ئامادەیە بۆ ئەوەی کە ئەو عناسورە واردی خەباتی ڕۆژانەیەمە بن فقط دەبێت ئەوە بزانین کە ڕاستە سەرکەوتن لە ڕێدایە بەڵام سەرکەوتن پێی دەوێت سەرکەوتن تەدارشی دەوێت و پاشان ئەو تەدارکە دەبێت سەرتاسەری بێ خۆمە دەزانی سەرکەوتنی ئێمە لە کوردستان تەنیا جوابی مەسئلە و مشکلی ئێمە ناداتەوە ئێمە دەزانین کە ممکنە ئێمە لە کوردستان کۆمەڵێک سەرکەوتنی بەدەست بێنین و ئەوە لە دەستڕەشیش دابێ بەڵام وەختی دەپارێزرێ کە پشتیوانیکی سەراسەریمان لە پشت بێ وەختی دەپارێزرێ کاماهنگ بێ دەگەڵ شاندەکانی دیکەی ئێران لەبەرەوە ئێمە لە چوارچەوەی حزبی کۆمونیستی ئێراندا هەوڵ دەدەین بۆ ئەوەی کە ئەم هەماهەنگە دروستکەین ئەو هەماهەنگە پێک بێنین و ئەو نیازە لە واقعدا دابین بکەین تا ئەو جگای کە ئەرکی ئەمەیە بەڵام تا ئەو جگاش کە بە ئەرکی تێکۆشەرانی لە محەلدای ئەوەیە کە خەباتەکە بەرەو پێش بەرن لە مەتنی ئەوەدا کە خۆیان دەپارێزن لە تیژی دژمن و ئێمە بە هیچ جۆرێک پێمان خۆش نێت ڕۆژانە گزارشی تعدادێکی زۆر لە گیانبەخکردوانمان بدەین خۆمان لەوە پارێزین شێوەکانی ڕەوشەکانی چێت دەبێت فێری بین فێری بووین دەکرێت و هەم دەتوانین بەردەوامی تامین بکەین هەم دەتوانین خۆپاراست کاک سێبراهیم پرسیارێکمان بۆ هاتووە یەکەم ئەوەی وتوێتی کە دێگولان و جوانڕۆژ ئێستا لەسەر شەقا من ئەوە پەیامەکە بینەرێک نارێتی سپاس نووسێتی لەناو مەدرسەکان بە تایبەت لەناو تازە لاوەکان و ئەو قشرەی کە ئێستا لە دێنە سەر شەقام و ناچنەکە لاسی دەرس و دێن شایەیەک بڵاو بووتەوە لەلایەن بە تایبەت معلیمینی پەروەرشی و ئەوانەی کە بەسیجی دانەشاموزی شتەوە کە ئێران ئاوا بڕوات ئەبێت بە سووریا بە ساڵهای ساڵ خوێنە بینن زەجر و بەدبەختیە بینن و ئەمەش وەکو ترس و خۆفێک ئەیخەنە ناو مەدرسەکانەوانێ بەگشتی ئەم ئیدعایە تا چەند ڕاستە دەزانی یەکێک لە کارەکانی جمهوری ئیسلامی ئەوەیە کە ئەیدەن خەڵک بترسێنێ لە شۆڕش خەڵک بەتایبەت بزانی مەسەلەن لەناو کۆمەلگادا خۆ عدەیەکی زۆر هەن جەماعەتی بەرین هەن کە هیچیان نییە بۆ لە دەستدان هیچیان نییە و هەرچی بەدەستی بێنن دەستکەوتە وایە بەڵام بەشێک لەو کۆمەلگایان لەگەڵەوەشدا کە لە جمهوری ئیسلامی ناڕازین لەو شرایطە ناڕازین و کۆمەڵێک مەحرومیەت و مەحدودیەتیان هەیە بەڵام شتێکیان هەیە بۆ لە دەستدان جمهوری ئیسلامی دەیەوێت ئەوانە بترسێنێ دەیەوێت وایان بترسێنێ کە بابە ئەوەش کە هەتانە لە دەستی دەدەن بۆیە هێزی پێشڕە و دەبێت نیشان بدا کە هێزێکە نەکە بۆ ڕووخاندن بەڵکە بۆ بیناکردن بەڵکە بۆ سازماندانی ژیانێکی نوێ دروشمەکانی سیاسەتەکانی استراتێژیەکەی هەمووی ئەوانە ڕێگایەکە بۆ باشتر ژیان بۆ ژیانی ئەمین و ئاسوودە و تێروتەسەل دەبێت نیشان بدەین کە ئەو کۆمەلگای ئەگەر سبەی ڕۆژ کەوتە دەست ئەو هێزەی کە پێشڕەوە و ئەو خەباتە ڕێبەری دەکات کەوتە دەست ئەوانە نەکرد ئەمنیەت بۆ ژیانە بۆ هەمان تامین دەبێت بەڵکو ژیانیشان تێروتەسەلتر و ئاسوودەتر دەبێت و ئەو شایعات و تەبلیغاتێکە دوژمنیکەوانێ بەڵام ئەوە چۆن دەکرێت بەڵام ئەوە
هەموو خەڵک دەبێت لە کردەوەی ئەمڕۆی ئێمەدا ببینن دەبێت عنسوری عقل درایەت و ئەحساسی مەسئولیت لە هەموو حرەکەتێکی هەر تێکۆشەرێکی محلیەمەدا دیار بێ دەبێت ئێمە ئارامش بدەین بە جەماوەر دەبێت خاتر جەمیان پێ بدەین دەبێت نیشان بدەین کە ئەگەر تونند و تیژی هەیە و ئێمە نین دوژمنە تونند و تیژی دەکات ئەگەر پاشان تەنیا ڕێگای ئەوەی کە پێشی تونند و تیژی بگرین ئەوەی کە دەستەکانی ئەو ڕژیمە ببەستی قفلیکەین نتوانێت تونند و تیژی بکە کارێکی وا بکەین ڕیزەکانی هەڵوەرێن کارێکی وا بکەین نتوانێت تەلەفاتمان لێ وەربگرێ ئێمە مەسەلەن هەمیشە کتومانە کە مانگرتنی گشتی ڕەوشێکە بۆ ئەوەی کە هێزەکانی دوژمن زەمینگیرکە ڕەوشێکە بۆ ئەوەی کە ڕێگای پێوەستبوونی جەماوەرێکی زۆرتر ئاسان کاتەوە بەرەوە من پێم وایە ئەو ترسە دەبێت لە کۆمەلگادا ترسێکی واقعیە دەبێت بیر ڕەوێنینەوە جمهوری ئیسلامی تەبلیغی دەکات لە دەوروبەری خۆشمان نمونەی دیوە دەبیر ڕەوێنینەوە بەڵام من ئەو ئیتمینانە دەتوانم بخۆمی بدەم و تا ئەندازێ بە کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئێرانیش پێم وایە کە تەجربەی کۆمەلگای ئێران فەرقیە لەگەڵ تەجربەی سووریە و لیبی ئەوانە ئێران تا ئێستا 2-3 تەجربەی دەورەی شۆڕژگەرانەی بخۆیەوە دیوە تەجربەی جمهوری جەنگەڵی دیوە تەجربەی ساڵی 1332 و جنبشی ملی ئەو ساڵانەی دیوە تەجربەی ئینقلابی مەشروتیەتی دیوە تەجربەی ساڵی 57 شی دیوە تەجربەی ساڵی 57 هەموو ئەوانە نیشانیدا کە جۆرێک لە ئاگاهی و لە وشیاری لەو کۆمەڵانی خەڵکدایە کە ئەگەر ڕەحبەریشی پێ ئیزافە بێ و ئەگەر جەماوەریش لەگەڵی بێ ئەم نیگەرانیە وجود نایە ئێمە دەبێت ئەو نیگەرانیە لە ڕفتاری ئەو ڕخواندا بڕەوێنەوە ئەوەش بە خەڵی بڵێن ئەوە جمهوری ئیسلامی بۆیە وا دەڵێ چونکە دەهێوێت جامعە ئێران وا لێ بکە ئەوانن کە بەرەو ئەوی دەبن و بندڵنیام ئەگەر دەسەڵات بەسەر ئەو ڕژیمەدا بمێنێتەوە ئەو خەتەرە واقعیە یعنی هەر چەندی ئەو ڕژیمە لە دەسەڵاتدا بمێنێتەوە زۆرتر بمێنێتەوە و ئەو جنبش و حرەکەتەش پاشەکشە پێ بکە پاشەکشەی پێ بکە ڕێگا بۆ ئەو نوع سەناریۆیانە خۆش دەبێت بۆیە ئەو شەپۆلەی کە ئێستا کەوتۆتە ڕێ ئەو هەماهەنگەی کە هەیە لێرە بینی کورد و تورک و شیعە و سونی و بەلوچ و ئەرمەنی و عەرەب و هەمووی ئەوانە لە ڕێدایەوە نەیتوانێەوە هیچ تەفرەقەیەکی نەتەوایەتی بخاتە بینی ملیەتەکان ئەوە زۆر دڵخۆشکەرە و زۆر دەستکەوتێکی گەورەیە هەموو کەس پێشبینی ئەوەی دەکرد کە ئەگەر ئەوە هەڵخڕێ ئەم حەقەبات و سەر هەڵدانە جەماوەرێ بکەوێتە ڕێ لەوانەیە جمهوری ئیسلامی بتوانێت لە کەلێن و کەلەبەرەکانی ناوەوجی کۆمەلگای کەڵوەربگرێت بەڵام زۆر زوو ئەوانە هەمووی ڕەویەوە ئەو نیگەرانیانە بۆیە پێم وایە ئێمە ئەوڵەن دەبێت ئەو دڵنیاییە بدەین کە وای لێ نایە و پاشان دەبێت لە هەڵسوکەوتی ڕۆژانەی خۆماندا نیشان بدەین بەرەو ئەوە ناچی ئەوە زۆر مهمە و ئەو ئیتمینانی خاترە بدەین بۆ ئەوەی کە خەڵک لە شۆڕش نەترسن بزانن شۆڕش مساوی نەدەگەڵ تونند و تیژی مساوی نەدەگەڵ پێکەنانی نائەمنی لەو کۆمەلگا دەبڵ کە شۆڕش ئەمنیەت و ئاسایش دڵخۆی گەێنێ من لە بیرمە لە ساڵی 1957 کە شۆڕشی ئێران لە عەلەیهی ڕژیمی شا بەرپا بوو چەندە مەحەبەت و خۆشەویستی لەناو خەڵکدا پەرەیسەر بوو چۆن دەرگای هەموو کەس بۆ ئاواڵە بوو لە بیرمە خەڵکی شاری ماندووا و هەمووی ڕژانە شاری مەهاباد هەمووی شاری میاندۆ هەمووی میوانی شاری مەهاباد ئەوان تورک زمان بوون ئەوانش کورد زمان بوون جنایەت بێ ئەندازە کەم بووبەوە دزی هەر معنای نەبوو زۆر کەم بووبەوە خلافکاری لە حەدی سفردا بوو لە هەموو شارێک هەموو شوێنێک هەر دیاردەیەکی کە بە ئازاری کۆمەڵایەتی ناسین بەشینا حەزی ناو کۆمەلگا دەناسین لە دەورانی ئەو شۆڕش و هەمبەستگیدا بێ نهایەت کەم بووبەوە من دڵنیام ئەو مبارزاتێک کە ئەمڕۆ کۆمەڵانی خەڵک لە ئێران و لە کوردستان دەستیان داوەتێ هەموو دیاردەیەکی باشی کۆمەڵایەتی و هەمبەستگیی کۆمەڵایەتی و ئینسانی پەرە پێدەدرێت هەوڵ ئیبراهیم کۆماری ئیسلامی ئیدعاکە لەم بەتایبەت لەم چەند ڕۆژەی دواتر و بەتایبەتی دوێکە کە هێزە سیاسیەکان بە چەک و بە ئەسلحەوە لەسەر شەقام حزوریانەیە تەنانەت باس لەوە ئەکەن کە ئەمە تاکتیکێکی هێزە سیاسیەکانە بۆ کوشتن سازی یعنی یا خەڵک بکوژین دوای بیکەنە ڕەکلام و پرۆپاگەندا عەلەیهی ڕژیم بەو قەولێکە بەو شتانێکە خۆیان بڵاویەکەنەوانێ کەسێک
کوژراوە یەکێک لە فەرماندەهانی دەرەجا یەکەمی شاری سنە کوژراوەوە ئیدعا دەکەن کە ئەمە کۆمەڵە کوشتێتی. ئەم حزوری هێزی سیاسی هەڵسوڕاو لە کوردستان تا چەند ڕاستە ئەمی دعایە تا چەند ڕاستە و ئەمە هۆکاری چییە کۆماری ئیسلامی پەنا دەباتە بەر ئەمن و لە پرۆپاگەندە تا ئەو جگای کە بە ئێمە کۆمەڵە مەربوتە ئەم دعایە مطلقاً درۆیە ئێمە نەهێزی سەگدارمان بەکارهێناوە نە چەکمان بڵاو کردوتەوە نە تەوسیەی ئەومان کردووە کە چەک بەکاربێنن لەو دەرگەی ئەو خەبات و تێکۆشانەی کە لە گۆڕدایە ئەوەندەی کە معلوماتیشمان بێ لە موردی هێزەکانی دیکەش هەر ئەبوو جۆرەمان دیوە و بەش بە حاڵی خۆمان هەوڵمان داوە جۆرێک هەماهەنگی لەو زەمینەدا پێک بێ کە کۆماری ئیسلامی نەتوانێت ئەلۆ پرۆپاگەندی پێ بکات بەس ئەوە پێش هەموو شتێک دەبێ بڵم ئەوە ڕاست نییە و ئەو تەبلیغاتێکە کە جمهوری ئیسلامی دیکە ئەوەی کە جوانانی سنە دەڵێن جوانانی شارەکانی دیکەی کوردستان دەستیان بۆ چەک نەبردووە چەکیان بەکار نەهێناوە مانای ئەوە نییە خۆ دەستیان بە چەک ڕناگە بێگومان ئەگەر ئەوە سیاست بێ ئەوە استراتێژی بۆچوونی ئەمە بێ لەو کەدا بە ئاسانی چەک بەدەست دێ خۆتان دەزانن تەجربەی خەڵکی کوردستان ئەوەی دەستبردن بۆ چەک لە کوردستان وەکو ئەو خواردنەوە وایە بەڵام ئەوەی ئێستا ئێمە لە گرتومانتبەر ئەوەیە کە ئەم خەباتە دەبێت جەماوەری بێ و بە کەمترین ئازار سەرکەوتنی خۆی بەدەست بێنێ و هەڵسەنگاندنی ئێمە بۆ ئەو ئامادەی کە جەماوەر هەیەی ئەوەیە کە جەماوەر احتیاجیان بەوەنی ئەوە هێز و توانای خۆیان لە جێیەکی دیکە وەردەگرن لە جەماوەری بوونیان لەو ڕێکخراوبوونیان لە وشیاربوونیان لەوانە وەردەگرن و ئەوە ڕێگای سەرکەوتیان بۆ ئاسانتر دەکاتەوە ئێمە نامانەوە بیانێک بدەین دەستور ئیسلامی کوردستان میلیتاریزە بکە نامانەوە شێوەی خەبات لە کوردستان جیاکاتەوە لە شێوەی خەبات لە باقی شوێنەکانی دیکە ئێران هەمووی ئەوانە بۆچوونێکی ڕاشکا و ئاگاهانەی ئێمەیە وتم ئەوە نییە کە مەسەلەی ئەوە نییە کە چەک نییە یا دەستبردن بۆ چەک گوایە خۆی لە خۆیدا ئەرزشێک نییە بەڵام وەختی نییە زمانی نییە دەمان کتۆ نایکەین ئێستا لەبەر ئەوەی کە پێمان وایە ئەو ئامرازانەی کە ئێستا کەوتۆتەگار ئەم ئامرازانە زۆر کاریگەرترن بە شەرتێک وشیارانە بەکاربێن ئامرازی وریایی و ڕێکخراوبوون جەواوەری بوون ئەوانە بەکاربێن ئەوانە ئاسان سەرکەوتنمان ئاسانتر مسۆکار دەکات و دەستکەوتی گەورەتر بەدەست بێنێت بۆیە من پێم وایە نابێت بیان و هیچ نەوە بیانوێک لەو بابەتەوە لە ڕێژیم قبول بکەین پاساوی هیچ پاساوێک بە هەموو پاساوی ڕەتکەینەوە بەڵام لە جەرگەی ئەم سەرهەڵداوان و خەبات و ئەوەدا خۆب معلومە شتێکیش حرەکەتێکی ممکن ڕوو بدا کارێکیش ممکنە بکرێت ئێمە لە هەمان کادا نەتەوسیەمان کردووە ڕێکارێک بۆ ئێمە دانیشامان کردووە بەڵام وەکو واقعیەتێک لە جامعەیەکی گەورەی وەکو جامعەی کوردستان جامعەیەکی وەکو ئێران معلومە ممکنە ئەو سازە لە گۆشەیەکی ناهەماهەنگ لێ بدرێت ئەوە وەکو دیاردەیەکی تەبیعی دەبێت چاوی لێ بکەین ئەو کەسانی کە گیانیان بەخت کردووە هەمووی ئەوانە کەسانێک بوون کە بە دەستی بەتاڵ سینگیان کردوتە خەڵغانی گول لەو چون بەرەو پیری دوژمن چوون و جیانبازیان کردووە هیچی لە خەباتیشی ڕوو دەڕووی چەکدارانە نەبوو خۆ دەزانی ئێمە ساڵهایە چەکدار حزبێکی سیاسین کە باڵی چەکدارمان هەبوو باڵی چەکدارمان ئێمەش نخۆڵی لەوە ناکەین کە هێزی چەکدارمان هەبوو هەیە و بەکارمان هێنا و ساڵ هەم مبارزان پێ کردو بەڵام ئێستا و لەو خۆناغەدا ئەوەی کە ئێمە تەکیمان لەسەر کردووە تەوسیەمان کردو بەرەو پیری دەچین ئەوەیە کە ئەو خەباتە هەرچی جەماوەریتر بە هێزی کۆمەڵانی خەڵک هەنگاو بە هەنگاو سەرکەوتی خۆی تامین کاوە لە هەمان کاڵدا ڕێکخراوتر بێ سازماندرا ئاگاهانتر بێ بۆ بناغەکانی ئیدارەکردنی تەندروستی دواڕۆژی کۆمەلگای کوردستانیش دابڕێژێ کاک سێبراهیم قەرار وا بوو کاتێکی کەمترت لێ بگرم بەڵام قێناکە با ئەمە وەک دوایین پرسیار بێت ئەبینین لە دانەژوو لە دانەشاموس لە زۆر بەتایبەت حزوری ژنان لەم ناڕزایەتیە زۆر بەرچاوە بەڵام هێشتا
کۆمەڵێکی تر لە چین و توێژەکانی ناو کۆمەلگا بە تایبەت کرێکاران بە بانشە سەگان بە زۆر چین و توێژی تر نەکەوتونەتە ناو سەفی ناڕەزایەتی. دەبێ چ بکەین هەرچەند تۆ جەناب لە بەرنمەیەکی تری تەلەڤیزیۆنی لە کاناڵێکی ترەوە وەڵامت بەمەداوە، بەڵام حەزەکەم ئەو وەڵامەش لەم بەرنامەی ڕاستەوخۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بدەیتەوە کە چی بکەین ئەم حرەکەتە ناڕەزایەتیە جەماوەری بێ و باقی چین و توێژەکانی کۆمەلگاش پێیوەست بن بەم ناڕەزایەتیەوە. تایبەتمەندێکی کوردستان ئەوەیە کە دواکەوت و ڕاگیراوە، ینی لە بواری پیشەسازی و سەنعەت و ئەمە زۆر دواکەوت و ڕاگیرانیان هیچ سەنعەتی گەورە لە کوردستان پەرەبستێنیەوەەوە یەکێک لە دیاردەکانی ستەمی نەتەوایەتی بووە. لەبەرەوە ئێستا ینی چینی کرێکاری ئێران کوردستان چینی کرێکە ئەمە پێمان وایە زۆر حیاتیە بێتە ناو کوورەی ئەو خەباتەوە دەوری بێ، ئەمانە لەژێر سەقفی کارخانە ذاتی گەورەدا بۆ نەبوونەوە. ئەلبەتە هەیە مەحەلاتی شوێنی کارگەری و مەراکزی تۆلیدی ئەوە هەیە، بەڵام هێشتا مەحدودن. کارگەری کورد کارگەری کوردستان پرژ و بڵاوە لە ناو کۆمەلگادا، کارگەری کوردستان لە ناو شارەکان و دەژیوە بە تایبەت کارگەری کوردستان و چینی کرێکار و زەحمەکێشی کوردستان لە گەڕەکە فەقیرنشینەکانی کوردستاندا دەژین، بە تایبەت لەوێدا دەژین. هەرچەند کارگەرانی بەشە خزمەتگوزاریەکان و ئاو و بەرق و خزمەتگوزاری شاری و هەموو ئەوانە خۆ دەورێکی بەرچاوێنەیە، بەڵام بەشی زۆری مەسەلەن بۆ نمونە کارگەرانی بیناسازی، کارگەرانی مهاجر کە وەکو تۆوی زەوی بە هەموو ئێراندا بڵاو بوونەوە ساڵە چەند مانگ دەڕۆن و دووارە دەگەڕێنەوە بۆ کوردستان، ئەوانە لە محەلاتی فەقیرنشینی شارەکاندا دیشتەجێ بوون. شاری سنە بۆ نمونە یەکێک لەو شارانەیە کە گەورەترین محەلاتی حاشیێنشینی هەیە و زۆرترین خەڵکی بە نسبەتی جەمعیەتی زۆرترین حاشیێنشین لە شاری سنە دەژین، شاری مەهابادەوە شارەکانی دیکارەوە. من پێم وایە ئێمە دەبێ ئەو حرکاتی ئەترازی و خۆپیشاندان و هەمووانە پێشین بەرەوە گەڕەکانە، هەروەکو تەجربەی خودی ئەو دەورەیە چەند هەفتەی ئەخیریش تا ئەندازەی نیشانیداوە کە خۆشبەختانە لاوان و پێشەوانی ئێمە ئەو ضرورەتیان دەرکردووە و بیبین بەرەو محەلاتە کە هەم هێزی دوژمن متفەرقکە نتوانێت لە نقطەیەک تەمەرکوزمان لەسەر بکە، هەموو ڕۆژێک کۆبوونەوە لە مەیدانی ئەخباڵی شاری سنە یا لە چوارچرای مەهاباد یا لە مەیدانی هەڵۆی شاری سەقز لەوانەیە بۆمان ئاسان نەبێت یا لە فڵان شوێنی بکەن، بۆمان ئاسان نەبێ لەبەرەوە دوژمن تەمەرکوزی تێدەکات، بەڵام دوژمن دەبێت ئەو هێزەی پەراکەندەکە ئەوە ڕێگایەکە هەم بۆ ئەوەی کە ئەم خەباتە پێشێ بەرەو ئەوانە. ئەمە دووهەم شعارەکانەیە، یعنی ئەوە ڕەوشەکەیە، دووەم شعارەکانە دەبێت ئەو دروشمانە بەرزکرێتەوە، ئەو دروشمان کە ویست و داخوازیەکانی ئەو جەماوەرەی تێدا ڕێکدارەوەی هەبێت. وەکو مەسەڵەن فەرزکە نان کار ئازادیە، خەڵکە نانی دەبێت کاری هەبێت، دەبێت مەعیشەتی هەبێت، دەبێت بگوزارێت ژیانی تا پێش ئەو ڕووداوانە هەموو کەس دەیخوت ئێران بۆتە بۆشکەیەکی باروود لەبەرەوە مەعیشەتی خەڵک بەڕێچوونی خەڵکی فەقیر و هەژار ئەوە بێدەرەتان کار چێک گەشتوتە وێستبووی ئەسقانیان ئەوە ئێستاش بەردەوامە. ئێمە پێم وایە ڕەوشی کار شێوەی کار یعنی پەراک بڵاوە پێکردنی خەبات و تێکۆشانەکانمان و بردن ناو قوڵایی شارەکان، یعنی لەواقعدا محەلاتی فەقیرنشینی هەموو شارەکان لەلایەکە و کۆمەک دەکات بۆ هێزی دوژمن پەراکەندەکەین و قدرەتی مانۆری مەحدودکەینەوە و لای کەشەوە سرنجی ئەوان ڕاکێشین بە دروشمەکانمان، بەو دروشمانەی کە دەیدن ژن ژیان ئازادی دروشمێکی باشە بدەبێت، بەڵام هەر کام لەو سێ عنسورە ژن و ژیان و ئازادی هەمان دەبێت معنایکەینەوە، دەبێت تەجزیەکەین بە شعارهایەکی ورتر کە ئەو خەڵکەی کە هێشتا ئارەزوەکان ئاواتەکان و ئایندەی خۆیان لە دروشمەکەیمەدا نەدیتوێتەوە ئەوانە تێلەی تێبگەن و پێی پێیوەست بن. بەڵێ زۆر سپاس هاوڕێی ئیبراهیمی عەلیزادە، سپاس بۆی کە قبوڵی زەحمەتت کرد و لەم بەرنامە بەشدار بوویت. سپاس بۆ کات خۆش. بەڵێ بینەرانی خۆشەویست، ئەوەی بیستان سەوباسی هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە دەبێت ئەوەڵی کۆمەڵە بوو لەسەر تایبەتمەندیەکانی ناڕەزایەتی لە کوردستان و
وەڵام بۆ پرسیارانەی کە ئێمە و ئێوەش هێنامانە گۆڕە لەمان کرد. ڕێزێک لە شاری بانەوە هەمێکی نردبوو ئەگەر ئیجازە بدەن چاوێک لە داخرانی بەڵێ پامی نردووە توێتی ئەمڕۆ سەراسەری دوکان و بازار لە بانە لە مانگرتندا بوو داخرا بوو ئینتەرنێت بە تەواوی بڕابوو. نیوەڕۆی شەمە لە مەیدانی کرێکار هێزە نظامیەکان ماشینی خەڵکیان شکاندووە، خەڵک بە هۆرە کێشان و چەپڵە جوابیان داوەتەوە. ئێوارەی شەمە نێت نەبوو بە تەلەفۆن پێیان چەند وێنەیەکیشی لەو مانگرتنانەی ئەمڕۆی شاری بانە بۆ نردوین کە ئێمە ئەیدین بە هەواڵانی بەشی تکنیک کە لە بەشە خەبەریەکانی تەلەڤیزیۆنە بڵاوی بکەنەوەنێ. زۆر سپاس بۆم بینەرەمان لە شاری بانە. بینەرێکی ترمان کاک حەمەی وەسام حەمەی کەلهوڕی بوو لە فنلاندەوە، پامی نردبوو پرسیاری کردبوو لە سەرەوەی کە پرسیارێک لە هاوڕێی ئیبراهیم عەلیزادە بکەم لەسەر خەباتی چەکداری کە من پێم وابێت لە قسەوباسەکانی هاوڕێی ئیبراهیمە هاتبوو کە ئەو قسەوباسە کە مربوط بە بەکارهێنانی چەکە لە کوردستان هاوڕێی ئیبراهیم بە ڕۆشنی جوابی داوە و بەداخەوەیتش هاوڕێی ئیبراهیم لەگەڵمان نەماوە کە دووبارە پرسیاری لێ بەڵام لە پرسیاری ئاخر بە تایبەت وەڵامی بەو پرسیارانە بەگشتی داوە. سپاس بۆ وەسام حەمەی کەلهوڕی بۆ نردنی پەیامەکەی. کلیپێک ببینن دێنەوە بۆلاتان. همینطوری که میبینید مغازه‌های فردی زنه اعتصاب کردن. امروز 17 مهر ماه 1401. خیابونه دیگه، خاک خودمونه، دوست داریم وایسیم. از چی میترسیم؟ چیه؟ میخوای منو بکشی؟ برو بابا. ماشاءالله به دختران غیور بلوار پیروزی. ماشاءالله دختران بلوار پیروزی. ماشاءالله. تهران 17 مهر، شعار مرگ بر دیکتاتور. بەڵێ بینەرانی خۆشەویست لە خزمەتتانداین بۆ درێژەی بەرنامەی ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە. پەیامتمان بۆ هاتووە بە ڤیدیۆ نووسێتی هەر ئێستا بلواری 28 دەی لە شاری سنە ئاگرێکی گەورە کراوەتەوە و خەڵک درێژە بە ناڕەزایەتیەکانەدا. سەلاس و باوەجانی لە کرماشان، لە سەقەس خەڵک ڕژاونەتە سەر شەقام، سنە، مەهاباد و زۆربەی شارەکانی تری ئێران کە ئەمڕۆ باسم لێ کرد ناڕەزایەتی و خۆپیشاندان هێشتا درێژەی هەیە. بۆ ئەم بەشە لە بەرنامە داوامان لە هاوڕێم تەلیبی ئەنوەری
لە دەرەوەی وڵات کردووە بێتە سەر سڵاو لێ باوەڕم تەلی بەم کاتت باش ئەم کاتتان باش ماندوو نەبن. هەڕم تەلێب ئاگاداری ناڕزایەتیەکان هەیت لە دەرەوەی وڵات بۆ پشتیوانی لەو ناڕزایەتیە ئەکسیۆن و ئاعترازاتێکی بەرینی جەماوەری لە ئاستی نێونەتەوەی بەڕێوەچێت بۆ پشتیوانی بە تایبەت لە وڵاتی سوێت هەم لە شاری سەکۆم لە شاری یوتوبەری و لە زۆربەی مراکزی دنیا و بەردەم سەفارەتخانەکان پێت وایە ئاکسیۆنانە تا چەندێت توانیوێتی پشتیوان و حامی ئەم ناڕزایەتیانە بە چ تەسیرێکیان هەبووە؟ هاوڕێیاکۆ لەگەڵ ڕێز و سڵاوم بۆ ئێوە بۆ بینەرانی خۆشەویست هەروەکو خۆت ئیشارەت کرد ئەو ئەترازاتانە خۆشبەختانە کە لە ئێران شکڵی گرت و دەستی پێکرد لە دەریشەوە حمایەتایەکی وەسیع لە هەموو شارەکانی ئێران لە هەموو شارەکانی دەرەوەی وڵات بە ئوروپا بە ئەمریکا بە کشوەرهای حتا خاوەرمیانەش بەنەو تاسیرات و ڕوانگەی لەسەر کاریگەری لەسەر خەڵکدانا بەگشتی بۆ ئەم حمایەتە کە خۆشبەختانە تا ئێستا تاسیراتی بووە و ئێمە کە وەکو حەوزەی کاریمان کە لە سویدا توانیمانە لەگەڵ جەرایانات و لەگەڵ ڕێکخراوهای جۆرا و جۆر ئەنجومەنهای جۆرا و جۆر کە هەمووی بڕێکی مردومین بڕێکی غیرەدەوڵەتین هەموو ئەمانە توانیمانە تەوافقاتێکمان کردو گفتوگۆهای کراوە لەسەر پێکێنانی ئەنجومەنێک یا موقت یا درێژخایان کەمپەینایەکمان ڕێخستووە بۆ حمایەت لە ئەو ئەترازاتانەی ناوەوە تا ئێستاش خۆشبەختانە کە کاریگەریەکانی بە شێوەیەک مەلموسە بە شێوەیەک لە ڕێگەی میدیاکان و لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکانی فارسی و کوردی و ئێوەشەوە بڵاو بۆتەوە کە خۆشبەختانە پێشوازیەکی باشیشی لێکراوە لە دەرەوەی وڵات بە چین و توێژەکانی جیاوازە بە ملیەتای جیاوازە بە ڕنگ و بیری جیاوازەوە هەمووی حزوری مەدانیان بووە حتا توانیوێتی ئەفکاری عمومی جامعی غەرب بەگشتی ئەوانەی کە وەکو خەڵقی سوید وەکو خەڵقی ئوروپا وەکو هەمووی هاتوونەتە بەرەکەوە لە تەزاوراتەکانش فڵۆڕۆیەتیان هەیە حمایەت دەکەنەوەی ئەترازاتانەوە پێیان وایە کە زوڵمێکە لەو خەڵقاچێت لە توولی چواردەها بە تایبەت پشتی ژنان و پشتی جوانان و ئەو حکوومەتە کە خۆشبەختانە ئەبواە کە زووتر خەڵق هەستی پێ بکرداوی بیناسە حکوومەتێکە سەر تاپا ئێستان مرتەجا سەر تاپا دژی ئینسان دژی مرۆڤ دژی لە هەموو بوارەکانەوە دژایەتی یاسا و ڕێسا مرۆڤایەتیەکانەکە بە تایبەت ژنان و خۆشبەختانە لێرە پێشوازی باشی لێکراوە ئێمە لەگەڵ تەشەکولهای کرێکاریە لەگەڵ ئەحزابهای ئێرانیە چی ئێرانی چ کوردستانی توانیمانە هەوێنێک دروستکەین پێکاتەیەک دروستکەین بۆ کاری مشتەرەک بۆ کار و فعالیەتی مشتەرەک بە تایبەت لە چوارچێوەی ئاکسیۆن و ئاعتراز و تەزاوراتە و توانیمان ئەفکاری عمومی جامعی ئوروپا بەگشتی نەک هەر لە سویدا لە ئەمریکا لە کانەدا لە زۆربەی وڵاتانی دنیا کە خۆتان حتمما شاهیدی ئەو حرەکەتەی ئاعترازیانن دەستکەوتی باشی بووە ئێوە مەسەلەن چەند مەورد ئێمە خۆمان پەیوەندیمان گرتووە بە هیندێ ڕێکخراوهای وەکو ئەمنیستی ئینتەرناشۆناڵ وەکو چوزانم ڕێکخراوهای ئەنجومەنهای مردمی جوانانێکە فعالیەتهای مەدەنیەکەن فعالی سیاسین فعالی مەدەنین هەمووی ئەوانە پێشوازیان لێکردوون و هاتوونەتەوە بەرەک کە ئێمە دروستمان کردووە و حمایەتمان لێەکەنەوە لە تەزاوراتەکانیشا بەشدارن بە شێوەی زۆر فعال و توانیمانە فشار بێنین لێرە کە لە سویدا فشار بێنین بۆ حکوومەتی دەسەڵات بۆ دەسەڵات بەنەوەیەکە ئەکسۆل عەمەلێ نیشان بە لە محکومیەتکردنی ئەو جەنایەتانی کە جمهوری ئیسلامی لە ئەمڕۆکە متاسفانە لە ئێرانە بڕێوەیە. ئێوە پێتە ڕێکخراوەیەکتان بڵێن پلاتفۆرمێک شتێکتان دروست کردووە لەگەڵ لایەنە سیاسیەکان بۆ درێژە پێدان بەم ئاکسیۆن و ناڕزایەتیانە یا لەگەڵ لایەنە سیاسیە جۆرا و جۆرەکان بۆی کە درێژە بدەن بەم ئاکسیۆنهای ئاعترازی و ئەمە چۆنە لەمە ژاگە دەرمە بکەیتەوە؟
ئێمە لێرە خۆشبەختانە دوای ئەوەی کە بانگەوازێک ئەو حرەکەتە ئەترازیە لێران دەستی پێکرد بە وەکو زەرورەتێک ئێمە هاتی لەگەڵ جەرایاناتی سیاسی کوردستانی و هەروە ناوەندی هاوکاری و هەروەها هندێ جەرایاناتی ئەنجومەنهای ئەنجومەنهای ژنان کامانایی جوابەستێکیشی حیزبیانیە هندێ ئەنجومەنهای کە ئیدەعالین کەلتورین ئەمانە پەیوەندیمان کرد لەگەڵ یانە خۆشبەختانە توانیمان لەگەڵ جەرایاناتی ئێرانی شەوڕای پەناهندگانی ئێرانی عەرزم بە حدود لەگەڵ جەرایانای سیاسی ئێرانی ئۆپۆڕای کاریگەر و شەریکای فیدایی ئەقلیەت و مەجموعەی جەرایاناتی کە چەپ و ڕادیکاڵ بەگشتی بانگەوازێکمان کرد و پێشوازی دانیشتنێکمان کردووە چەند مەورد تاوافقێکمان کردووە جەمعیەتێکمان بە ناوی جەمعیەتی موقەتی حمایەت لە ئاعترازاتی ئێران دروستمان کردووە وەکو پلاتفۆرم و هەروەها ئەو بۆ درێژەدان بۆ حمایەت لەو ئاعترازاتانی ناوخۆ کە خوشبەختانە بەرنامەی کاریەکانیشمانەوەیە کە حدی ئەقلەکەی هەفتەی 2 ڕۆژ 3 ڕۆژ ئێمە چون شرایەتی زندگی لێرە ڕێکی کاریە کە مەجبورە ئینسان کار کات بۆ زندگی خۆی بۆ وفای خۆی بەڵام ئیتر لە دوای کارە سعات 6 ئێوارە بێت ینی دوایەوەی کە خەڵک لە کار تەواو بێ هەوڵ دەدەین لە شێوەی ئاکسیۆن یا ئاعتراز بانگەوازەکەین لۆگۆی بۆ دروست دەکەین و داوا خەڵکەکەین کە بەشداریکەن لەو ئاعترازەیە کە خوشبەختانە تا ئێستا بە تێگەڕا بە خەڵقانی هەم باشوور هەم ڕۆژاوا هەم ڕۆژهەڵات و هەروەها جەمعیەتی ئێران با بڵێن ئێرانیەکانیش لێرە وەکو ئەنجومەنهای مەجموعەی ئەنجومەنی کەشەی ئەنجومەنی ئازەری ئەنجومەنی بەلوچ ئەنجومەنی تورکەکان عەرزم لەگەڵ مەجموعەی ئەنجومەنهای دیکە عەرەبەکان ئەمانە توانیمانە کە حزوریان هەیە لێرە معمولەنەوە ئەنجومەنانە کاری کەلتوری کاری فەرهەنگی ئەکەن خۆیان بۆ خۆیان تەجەموعێک دروست ئەکەن لە چوارچێوەی کاری ئیدەعال و کاری کەلتوری خۆیان بەڵام بۆ ئەم حرەکەتی ئەترازی ئەمانە هاتوون هەمبەستگی خۆیان نیشانداوەوە ئەو هەمبەستێکیەکە لە ئێرانە شقلی کرد خۆشبەختانە و تەکەسوگەراییە ئەو نوعی پێکەوە بوونە بۆ دژی جمهوری ئیسلامی لێرەش خۆشبەختانە پێشوازی باشی لێکرا تاثیری باشی هەبوو حرەکەتی ناوتوانی لێرەش تاثیر کاتە سەر مەجموعی ئەقلیەتای قەومی ئەقلیەتای کەلتوری مەسەبی ئەمانە هەمووی توانیمان پێکەوە لێرەش شتێکی مشترک دروستکەین و فعالیتی خۆمان لە چوارچێوەی ئاکسیۆن و ئاعتراز و دەربڕینی ناڕەزایەتی و حمایەت لە تەزاورات و تەجەموعاتی ناوەوە دەرەبڕین لە ڕێگەی پلاکارت و شعارهای هەم بە سویدی هەم بە کوردی هەم بە فارسی هەرو شعارێک کە بەرجەستە بۆ تۆ زەندگی ئازادی یا ژیان ئازادی ئەمە بۆتە وەکو هەوێنێکی ئەو شعارانە و خوشبەختانە بە سویدیش وتراوەتەوە ئەفکاری عمومی خەڵکی ئێرەش چەپڵە کە ئێمە تەزاوراتمان کردو بۆ نمونە لە ڕێگەیە زۆر لە کچان و جوانان کە ئاوا لە دوورەوە سەیریانە کردین بە پێشوازیان لێکردین چەپڵیان بۆ لێ نایوە بڕێکی زۆریشانە هاتن کە متەوەجه بوون حرەکەتەکە چیە و وەچە هەدەفێکە هاتن بەشدار ئەکەوتنە ناو سەفەکان و لەگەڵمانە ئەو شعارانیانەوتەوە و ئەمە ینی دەستکەوتێکی باشە بەڕاستی ئەمڕایە هەمزەمان لە تەریقی نامە و لە تەریقی پەیامە و حزوری بۆ نەهاتایەکە وەکو ئەمنستی ئینتەرناشۆناڵ وەکو نەهاتایەکی حمایەت LO ئەمانە توانیمانە نامەهایەک و لە ڕێگەی پەیام و تەلەفۆن و ئەمانە توانیمانە ئەو حرەکەتانە ئەو مبارزاتانەی ناوە بە شێوەیەکی باش بگەێنین بە ئەفکاری عمومی دەرەوەی وڵات بۆ خوشبەختانە تا ئێستا تاسیری بووە وەزیری دەرەوەی سویدیش کە تا ماوەیەکی زۆر بێدەنگ بوو دوێنێ پێرێکە لەژێر فشار و ئەو ناڕزایەتیانێ کە لە دەرەوەی وڵات کرا لە سوید لە یۆتۆبۆری لە مالمۆ لە زۆر شارەکانی سوید کرا بەڵام ناکرێ هەمووی بە شێوەیەک لە یەک شوێن کۆبوونەوە بەهۆی وەزیەتی کاری بەهۆی جغرافیای منتەقەکە کە هەریەکە لە شاری خۆی و ئەگە شاری بچووکی بێ مەسەن شارێکی بەناوی بۆڕۆس هەردی ئەقلەکەی 6 نەفەر جەمعیەتی لەوێ تەزاراتێکی عەزیم ڕێکخرا
کە مجموعەیە خارجی نشینی تایە حتا ئەمریکای لاتین جەرایاناتی کە ئەنجومەنیان هەیە هەموو ئەوانە حزوریان بۆ لەگەڵمانە و پەشداریان کرد و حمایەتیان لێکردوین و ئێمەژەم حمایەتە بۆ ئەو ئەترازاتە نینەوە کە لە ئێرانە کراوە. باشە زۆر سپاس هاوڕێم تەلی و سپاس بۆیم بەرنامە لەگەڵمان بووی هیوادارین لە بەرنامەهای داهاتوو بۆ کاتی تر توانین لە خزمەتان هاتینە کۆتایی بەرنامە و زۆر سپاس بۆی کە قبوڵی زەحمەتت کرد. کات خۆش. هەر بژین و سەرکەوتوون و ماندوو نەبن. زۆر سپاس. بەڵێ باستەوە کرات کە ئاکسیۆنهای دەرەوەی وڵات بەڕێوە چوو و دووبارەش درێژەی هەبێ بۆ پشتیوانی لە ناڕزایەتیان. ئێمە هیوادارین هەموو کەسانی کە لە دەرەوە هەموو ئینسانی ئازادی خواز و مرۆڤ دەستەکان هەموو تێکۆشەرانی سیاسی لە دەرەوەی وڵات بەگەرم و گوڕی پێشوازی لە ئاکسیۆنهای ئاعترازی بکەن ببنە دەنگی خەڵکی ناڕازی لە دەرەوەی وڵات وا دڵنیابن لە جێی خۆی و تەسیری گەورەی دەبێت لەسەر درێژە پێدان بە ناڕزایەتی لە ئێران. دوو پەیامان بۆ هاتووە. هاوڕێ بورهانی دیوارگەر یەکی پەیامی بۆ نردوین کە لە شاری دیواندەرەوە بەدەستی گەیشتووە و لە ڕێگای هاوڕێ بورهان بە تەلەڤیزیۆنی کۆمەڵە گەیشت نووسێتی دوێ شەو لە سەعات دەی شەو لە دێهاتی قەڵاکۆن پاپاڵا لە دیواندەرە لە ژێر فشار و لە فەزایەکی ئەمنیەتی داریوش عەلیزادەی 30 ساڵە کوڕی حسین کە لە شاری سنە بە تەقەی ڕاستەوخۆی هێزە ئەمنیەکان هێزە ئەمنیەتەکان و ناویشی بردووە پاسار محەممەد فاڕۆقی عوزوی قەرارگای ساڕوڵڵا شەهید ببوو بە خاک سپێردرا. بەڵێ ئێمەش سەرخۆشی لە بنەماڵەی کاکداریوشی عەلیزادەی جوانەمەرگەکەین. زۆر سپاس بەو کەسانەی کە بەشدار بوون لە مەراسمی پرسە و ماتەبینی کاکداریوشی عەلیزادە و دڵنیابن خوێنی ئەو ئازیزانە بە فیڕۆ ناچێ و بە درێژەدانی ناڕزایەتی تاگەیشن بە ئارزوەکانیان درێژە بە خەبات دەدرێت. لە شاری سنەوە نووسێتی شارێکی بێعسەد گەنجانی شۆڕژێر و مبارز جادەی ئەسڵیان بەستووە. سڵاو هاوڕاکۆ هەر ئێستا بەدەستمان گەیشتووە. زۆر سپاس بۆ ئەم بینەرە خۆشەویستەش کە ئەم پەیامەی بۆ ناردین. نووسێتی شارێکی بێعسەد لاوانی شۆڕژگەر خیابانی ئەسڵیان بەستووە ویدۆشیان بۆ ناردووە. سپاس بۆ ئەو بینەرە خۆشەویستە. ئەوە هەر ئێستا ناردم بۆ هاوڕێیانمان لە بەشی تکنیک کە لە درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بڵاویان بکەینەوە. بەم جۆرە گەیشتینە بەشی ڕاستەوخۆی ڕۆماڵی ڕووگزارش و راپۆرتەکانی ناڕزایەتیەکانی ئێران لە کوردستان و لە ئاسیا. سپاس بۆی لەگەڵمان بوون. تا دیداری دووبارە. کات خۆش. ماشین مردم اینجا نباید بزن. 16 مهر نازی آباد.
امروز 17 مهر 1401 مسکن مهر شهرک البرز. مردم اومدن تظاهرات میکنن. کوچه تا شدن من کوچه تا جستم داخلم اما شدن داخلم بس اینو گلوی تو صدای ما